یەکێک لە بنەماکانی وانەوتنەوە لە سەدەی 21 having fun with learning، یعنی منداڵ خۆشی وەربگری لەگەڵ فێربوون یان لە ڕێگای خۆشیەوە فێر ببی. ئەوە دیسان گوتمان تەرکیزی فێر دەکەی. ئەگەر ماتماتیک دەڵێەوە ئەرقامەکانی کو دەنووسێ ڕەنگە زۆر گرنگە، دەکرێت پیتەکانی ئینگلیزی بی، دەکرێت پیتی عەرەبی، پیتی دەکرێت ساڵبی، یعنی زۆر تەریقەی تر هەیە. ئەو نەوعانە لە بۆ کلاسڕوم مانجمنت زۆر زۆر گرنگە، لە بۆ ئیدارەدانی پۆل. ئەمە دەڵێن ئیدارەدان، ناڵێن کۆنتڕۆڵ، ئاگادار بن. ئیدارەدان و بەڕێوەبردننی پۆل زۆر گرنگە. ئەتوو هەوڵ بدەی منداڵ هەست بە خۆشی بکات لە ناو پۆلەکەت، هەتا بەجێت بکە، هەتا ئەو شتانەی کە دەتەوێت بیکە. یەک شتی تر زۆر گرنگە کە مامۆستایان گرنگی پێدەدەن، بەڵام پێی دەڵێن شەرم شکاندن. منداڵ کە دێتە پۆل کە خاستن کە مامۆستایەکی نوێی دەبی کە برادەرەکانی نوێنە، زۆر شەرم دەکا یان دەترسێ. دەبی مامۆستا هەندێک تەکنیک بەکاربینی هەتا ئەو شەرمەی بشتێنی، هەتا ئەو ترسەی نەهێڵی، هەست بە ئاسوودەیی بکە، هەست بە ئارامی بکە. ئەگەر منداڵ ترسا چ ڕوو دەدا؟ مێشتی شەتداون دەبی، مێشتی قەپات دەبی. ئەگەر منداڵ ترسا چ دەبی؟ حادزێکی نەفسی دروست دەبی لە بینی ئەوەی مامۆستا دەیڵێ و لەگەڵ مێشتی. ئەگەر منداڵ شەرمی کرد قسەی لە بۆ نایە، فکرەی لە بۆ نایە. ڕەنگە ئێستا مامۆستای لەسەر نەبی هەموو وەڵامەکان دەزانی، بەڵام وەچی مامۆستا بەرامبەری ئەوها ڕادەوەستی دەرەیاڵ ئەتوو ئەها بە تۆ نەچی بڕک بەرز پێی دەڵێ تاو هەمووی لەبیر دەستەوە. هەمومانە حاڵەتانەمان دیتە. تەڵەبەی زۆر زیرەکتەیە بەس شەرم دەکا یان دەترسێ. ئیشی یەکەمی مامۆستا لە بۆ ئەوەی پۆلەکەی بەباشی بەڕێوە بدا، ئیدارەی سەفەکەی بەباشی بکە، ئیش لەسەرەوە بکە ئەو شەرمە بشتێنی، ئەو ترسە نەهێڵی، ئەو ترسە بڕەوێنتەوە.